بینەران و بیسەرانی خۆشەویست خۆشحاڵین لە ئاڵلقەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵەوەی بەڕێزداین. لە بەرنامەیەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ دەرهێنەر و شانۆکار و هونەرمەندی ناوداری کورد خات و بەدیع دارتاش. دادە بەدیع بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. زۆر سوپاسانەکەم. لە ئاڵلقەی پێشوودا وەڵا ئەوە شتێکە بوو لە بیرم چوو، حەزم کرد ئەو پرسیارە لێ بکەم. تۆ باسی ئەوەت کرد کە حەز ناکرد نواندن بکەیت لە ناو ئەکادیمیا. وتم هەستام ڕۆشت وتم مامۆستا بچمە دەرەوانە دوو لە ڕووی ئێوەی زانی ئەچم بۆ توالێت توشتیوە وتی فەرموو سێ چوار تەلە بەما بوو بگاتە لای من چوومە دەرەوە چوومە مەسرین پشتی ئەکادیمی دانیشتم لەسەر بەردی ئەممەە گریام گریامتم خواگیانکەی ئەمە شوێنە منە ناردەوە بووی من لەکوێ ئەتوانم ئەم شتانی ئەمان ئەیانەوێ بیکەم و ئەوانە و زۆر شەکوای حاڵی خۆم لەگەڵ خواگیانە کرد زۆر متەئەسیر بووم. وڵا یەکێکی نار کوڕێکی ناروتی ئەو بۆ نەهاتەوە بابێتەوە هەر مائەجیم ئەزانی ئەرەم و مائەجی یەکێکی کەی نارد هەروتم مائەجی و توو ڕەبوو مەعەسەبی بوو مەستان بەجێ مێشت و ئەوانە ئەو ئەم نەزانی خۆیم بینی بە جانتای دەبلۆماسیەوە وردە بەرەو ڕوومیە. ئەممەە بە شخصیت بوو ئەممەە بەڕێز بوو ئەممەە یعنی وێنەی نەبوو نازام چ باوکێک بوو ئەمە مناڵی چۆن بەخێ مەبەست مامۆستا ئیبراهیم جەلال. بەڵێ مامۆستا ئیبراهیم جەلال هات وردە و چووینە هین گەڕامەوە بۆ بەردەکە و دانیشتم ئەو لەو لامەوە دانیشت وتی بواکەی بەدیعە وتی من تۆم اختیار کرد لە لجنەی تەحکیمە کە هاتی لە لجنەی تەحکیم چی هیچ دەور و شتیان پێ نەبینم کتێبێکی عەرەبیایە دەستم چوار کە دێڕم خوێنەوە وتی و عەزیمە وایە باشە دوایی چۆن قەنەعەتت کرد ینی چۆن دەست پێ کرد اینجا ئێستا ئاخر ئەوە بۆ باسەکەم ئیتر منیش وتم مامۆستا نایەمە و ئەڕۆمەوە بۆ سلەیمانی و جامیعەی سلەیمانی ئەو ساڵی من کرابووانە منیش علمی بووم کولی هەندەسەش وەریەگرتم و هەموو کولیەکان وەریانەگرتم زراعە و هەندەسەش مولی منی زۆرە کرد. وتم ئەڕۆمەوە بۆ وتی ڕێگەمەی دانیشم چوار قسە لەگەڵ بکەم وتم مامۆستا من عنی نازانم سوجدەم بۆ ئەبر ئەم بەڕێز بوو. وتی تۆ کچێکی کوردی لە کوردستانی عێراقەوە هاتووی ئەو کاتەش گەرمەی پێشمەرگە بە شاخ و داخەوە هەرچی کوڕی گەنجی ئەم شارە بوو هەموو ڕایان کردبوو بۆ ئەو شاخ و داخە. وتی ئەکوڕەکانتان لەو شاخن جێگەی خۆشیان ئەو بەردوو خاک و خۆڵەیە خواردنی خۆشیان ئەو گژوگیا و دەشت و دەرە ئەیهێنن ئەی خۆن خۆی و ژیانیان خستۆتە ئەو عەزیەتەوە بۆ ئەوەی داکۆکی لە تۆ بکەن بۆی تۆ شەرەفی میلەتی کوردی تۆ ئافرەتی و نەوبەن و تعدا لێ نەکەن وواوە یعنی یەک غیرەتی بزوانم و جوڵانم هەستێکم کرد وتم ڕاستەکەی وتی تۆ دایکی ئەو ڕۆڵەیی تۆ چۆن ئەو ڕۆڵەیە فڕێئیتە ئەو لاوە ئەڵێی نایکەم و نایکەم تۆ هاتووی بۆ چۆ بۆ مقەدەسترین شوێن کە مەسرەحە مەسرەح ژانی هەموو میلەتەکە ئەیهێنیتە سەر ئەو تەختەیە و ئەیەیتەوە بە چاوی بەرپرسانە ئەڵێ ئێمە ئەوەی وتی لەبەر ئەوە تۆ بۆچی ئەڵێ نایکەم و ئەوانە وتی باشە وتم ئەی من ئەبم بەچی جا ئەبم بە مۆمەسیلە وتی بەڵام مۆمەسیلە دایکی ئەو ڕۆڵانە تۆ ئەبی بە دایکی ئەوانە تۆ ئەبێ داکۆکی لەو بکەیت کەواتە ئەوە بووە هۆکاری ئەوەی کە تۆ ئیتر زۆر هەستی نەتەوایەتی بزوانم وتم بالفعل وتی سبەینێ تۆ ئەڵێن دایکی ڕۆڵەی کورد کە تۆیت دەرسی داهاتوو وتم ئوستاز ئانیە اليوم أمثل صدق كردي بفرتنية براسته شلون خلينا نروح للقاعة قاعيتي وشتيتي من لم شراء الرسم إن جاء باب وقاعة ومخاطة سر مسرح درس بديعة يكشتي باس كردوة يتباسي أو سا مظاهرة هبو كردا كانيش بجداريان كردبو أما بيايكي بينجيني برحمة بيبوي جراموه وتی ئەو کوڕی برام وەڵا ڕۆی لەگەڵ مزاهرەتچیەکانە تۆزی ڕۆ زانیان جلی کوردی پەلاماریان نەخستیانە سەر شانیان وتی کە خستیان سەران تاکی لە پێڵاوەکانی کەوتە خوارەوە
کلاش بوو وتی هەر دەستی درێژە کرد ئەی و کلاشەکەم ئەوانیان و یاعیش یان و یاعیش وتی ئیتر هەتاکو وتی وەڵا کلاشەکەم دیا چوو نەمە ئەیتر هەرچی پێمەگەی ئەی و کلاشەکەم منژەم و یاعیش یعنی ڕێگەیەکی دۆزیەوە پەیوەندیم لەگەڵ دروستکە و زیرەکەم بکە لە هەفتاکانە لە سەرەتای هەفتاکانە تۆ بۆچی بەشداریت کرد لە شانۆگەریەکە وەکو پیاو ئەو هەموو پیاوە هەبوو ئەو دویست بە شێوانیش بخۆی من دەوری مەحامیەکم بینی بۆچی ئەو هەموو ئاکتەرە پیاوە هەبوو ئاخر وەکو خۆم دەوری نەبینی خۆم زۆر قەناعەتم بە دەورەکە هەبوو ئیتر هەر شەپقەیەک بووم کردە سەر موجلێکی ڕەشم لەبەر بوو ئیتر زۆر دەورم بینی بەڵام زۆر سەرکەوتوو بووم بەدیاخان ساڵی 1970 کە شەڕ دەست پێکاتەوە بەشی هەرە زۆری هونەرمەند و ئەکتەر و ئەوانە چوونە دەرەوە مامۆستا ئەنوەر قەرەداخی و مامۆستا ئەحمەد سالار و کۆمەڵێکی زۆر ئێوە هەندێک لە ناو شارمانەوە ئەو کاتێک ئێوە خرانە ژێرگ و شارێکی زۆرەوە لەلایەن حکوومەتەوە یاخۆ زۆریان دیەکردن لەوێ شەڕ بوو ئێوە لە ناو شارە مابوونەوە بالفعل يعني حكومت كاريكي بي أكردين يعني هر بزور أيهناين قصب ويقصب كين قصكش لا هيني أوان نبو لبرجواندي أوان نبو قصك دج بوان بو وهتاكو جاري كيشان بردميان مجموعيك هاتن إيشي كمكر كوريك أو مبيرة خاتوا کوڕێکی لە کولیە بوو لێرە لە زانکۆی سلەیمانی لە پۆلی ساڵێکی مابوو تەواویکە هەموو تەلەبەکاندا دوو مامۆستا کوڕێک لەبەر دەرگا بانگە دەکا من وتی کوڕێکی گەنجاڵێ ئەمەوێ بیبینم کە ڕۆشتم وتم فەرموو کاکە چیت ئەوێ وتی مامۆستای گیان یعنی زۆر زۆر بڕوان بە تۆ هەیە و ئەم وەسیەتەش لای تۆ ئەەکەم من ئیتر تەواو واگەیشتمە چواری کۆلیج من وازی لێنم کۆلیج و شت بۆ ئێمە نەکراوە وتی هەر ئەمگرن متەئەکیدم لە 100 ملیۆن ئەمگرن وتم بووە وتی بەخوا ئەنووسم من لە جەریدە و ئەملا و لا شت ئەنووسم ئێستا شانۆگەریەکەم نووسیوە ئەو دەستانە ماجەکەم بچێتە سەر تەختی شانۆ و من ئێستا ئەڕۆم ئەم کوژە متەئەکیدم کە ئەم ئەکوژرێم کوڕەکە کوڕێکی جوانی ڕێک و پێکی قسەزانی ڕۆشنبیری ئیتر زۆر زۆر خەفەت چوو بە دڵمە وتی بەڵام وەسیەت بێ لای تۆ ئەوەی کە نەم کردووە ئەم شانۆگەریەم زۆر بە عەزیەت نووسیومە ئەبێ تۆ بیکەی من جەریء بووم زۆر کێ بوو ئەو کەسە نازام کوڕێک بوو بەخۆ ناچین لە ناسی ئەبەت نازام چێ کوڕی کێ بوو چی بوو ئەمانە وتم وعد بێ مادەم تۆ ئەڕوویتە دەرەوە بەس یەک ڕجال لێەکەم ئەو ساڵش تەواوکە اینجا بڕۆ دەرەوانی وتی نە ئەڕۆم باشە شانۆگەریەکەتان کرد شانۆگەریەکە کردم خۆم دەوری دایکی شەهیدەکەم دی کوڕێکم هەبوو کوڕەکەیان لێسەنم هەڵیان واسی و کوشتیان و شەهیدیان کرد ئەوەی من کردم لەو ڕۆژەشە هەموو بەعەز هاتبوون ئەم قاعەی پێشەوە کێژ مدیری چالاکی قوتابخانەکان بوو مامۆستا هین پێڵێ ناوم زۆر بیرەچێتەوە مامۆستا جەلال عەزیز پیاوێکی مەردی لێ هاتوو وەڵا کردم خۆم دەوری دایکی شەهیدە کە کوڕەکەیان بۆ هێنامەوە شەهید کراوە و فڕیاننا چوومە سەری ئەوەی وتم نازان چی شعری مەئساوی هەبوو بە بیرما هاتەوە و هەموویم وت وەڵا ڕیزەکە ئاگام لێ بوو چۆڵ بوو دوو ڕیز بەعسی تیا بوو ڕۆژنە دەرەوە وتبیان بانیکە بەدیعە وەڵا کاکجەلە وتبی بۆ چییە وتبوو یعنی چی ئەو عالەمە هاڕێی گریان گوێ لێ نییە خەڵق چیەکە وتی ئەو بواکە ئەو کچە وتی ئەبێ بێنیتە دەرەوە ئیبین لەگەڵ خۆمانە وتی بەڵام مرد پیاوێکی مرد کاکجەلال حەیف ئەو پیاوە قارەمانانە لە ناوواچن وتی بە شەرەفم ئەو دەمانچەی بەلاقەوتەوەیە بیخەرە سەر ناوچەوانم بڵێ بەدیعە بێتە دەرێ یا ئەی تەقێنم بڵێ ئەڵێم بیتەقێنە و بەدیعە تا تەواو نەبێ نایەتە دەرەوە ئاگام لە هیچ نییە
بەردەوام بووم لە فەرتەنە و ڕسمەکانیم هەموو هەیە وتی تەواو بووین و جمهور ڕۆشتن بەڵام جمهورەتی ماڵە ئاوا بێخۆ ئێمە و کوشت مەگە گریاین ئیتر وەڵا چونکە بۆمان هاتەوە بە دزیێوانە پێشمەرگە قارەمانەکان وەڵا ئیتر هاتمە ژوورەوە وتی بڕۆ خۆت کۆکەرەوە ئیمشەو بە شەق لە سجن چاک هینە دەکەن حساب بۆکەن تم چیم کردووە جا وتی اینجا چیمانەیکەی وتی هەمووی کرد والله هەمووی وت هەرچی بەدەممە هات شعرمە و شعر نەئاخ لە سینەدا خواتەوە پانگ شعری گۆران و شعری کێوکیە وازم ناهێنا گەرم بووم وەڵی تر منیش وتم چی بووە ینی وتی بڕۆ خۆ کۆکەرەوە ئیمشەو ئەو بن لە 100 ملیۆن وتم جان لە ماڵی خۆمان بۆ ئەنوم ڕۆشتم بۆ ئەم ناوە ڕۆشتم لەوێ هین بووم خوارەوانی بایان نەکردی دوایی نا لەسەر و شانۆگەریە چیان پێکردم ئەوەی بە من کرا بردیانمە هین پەیمان هین مەکتەبێکەیە لای چالەکی قوتابخانەکەوانەیە بردیانمە ئەو مەکتەبە و هاتن بۆم وتیان واوە لێ ئەەکەین وا لێ ئەەکەین سجنە دەکەین چی ئەبێ وتم واز لە شانۆ ئەهێنم وتی ئەبێ وازی لێ وتم وازی لێنم وعد بێ بێنە بۆتان ئیمزاکەم تەواو ئیتر جاری دیکە من شادۆنگەری ناکەم تەواو ئەبوو بووە چیم پێ بوو هەڵە بڕژ زۆر خۆش بوو بەڕاستی نازانم ئای بەچەند ئەرێ کەس ئاگای لێ نەبووە کە ئێمە چیمان بەسەر هاتووە وازانی هەروە کەشخە و بەڵێ کەواتاوە وەکو هەڵوێستێکی بڵێن شۆڕژگێڕیەوە و شانۆگەریەتان کرد لەبیرە نەماوە ناوی چی بوو شانۆگەریەکە شان نەخشەی خوێناوی نەخشەی خوێناوی هەر ناوی ئەوەش ناوی ئەوە تا ئێسش نازانی بەس چێ نووسیوێتی کوڕەکە نازام کێ بوو بەڵخوایان نەمیێرا بپرسم و بچەم وتم نەوەکو ماڵیان تووڕە بێ بڵێ بۆ هێشت بگرتایە نەڕۆیشت بەس شانۆگەریەکە باسی فەڵەستینیە کرد یا باسی کوردستانیە کرد باسی فەلەستینیە کرد بەڵام من زۆربەی تەحویل گۆڕیتان بۆ کوردستان ئەرێوەڵا نەخشەی خوێناوی ناوی نەخشەی خوێناوی بوو نەخشەی خوێناوی بەڵێ باشە هەندێک جار باسی ئەوواکرێکەوە دەقێکتان لە کوردستان بە نەوعێک پێشکەشە کرد کە ئاچوونە بەها دەقەکەتانە گۆڕیوەتان کە بە شتێکی تر شتیواتان نەکرد واللهی باوەڕ ناکەم چونکە ناگۆڕێت چۆن بۆ پەلە ینی مەبەستم ئەوەیە بەرجی سیاسیتانە خستە ناو بۆ خوایە نەک بۆ خۆم ئەپاڕێمەوە بۆ هونەرمەندی ئەو سەردەمە یعنی شایەتی ئەیەم کە ئەوان مەوقیفی مەردانەیان ئەمە نەهەبووە لە بەغا و لەو میهرەجانە گەورانە ئەشۆمبیلا لەوێ کە کردمان کە هاتینەوە من شتێکم تیا گۆڕی هەستیان پێکرد بردیانم وتیان لە تووپەتە دەکەین وتی ئەمەngە دەم درێژ مەبە زۆر مەجالمان ناوی ئەشۆمبیلا لەوە هینە مەشهدێکم بۆ زیا کرد زۆر زۆر مؤثر بوو زۆر هێ نازانم چەند بموتایە تێر نەئەبووم ئەمەngە حەزمە کرد ئەو هەستا پاک و بەری ئەی کە ئێمە هەمان بوو بۆ ئەوانی دەربڕین کەواتە تۆ بە شێوەی خۆت کوردایەتی خۆتە دەکرد ئەرێ بەخوا ئەمەngەم کردووە ئەمەngە چیم نەکردووە بەخوا ئەمەngەیان جنێ و قسە و لێدانیش جارێکیان لەبەر هینەکە ئەو ئەمنە سوورە جارێکیان زۆریان لێم چوین بۆ مواجهە مواجهەی فەرەیدون ئیتر فەرەیدونداتاش بەڵێ ئیتر قسەم کرد وەڵا بۆم هات بەس بەو هینەی کە بەدەستیەوە بووم 5-6 چاکی پیاکێشام ئیتر مد بووم بێدەنگ بووم بینیتان ئەو جارە نەتان بینی نەوەڵا نەیان هێشت زۆر خەڵق هاتبوو دانیشت بوو نەیان هێشت بجوڵێینەوانی بەدیاخان گواستنەوەی زانکۆی سلێمانی بۆ هەولێر ئەمە دەوری چی هەبوو کاریگەری چی هەبوو هیچ گۆڕانکاری کرد لە سلێمانی بە شێوەی نەگەتیڤ ینی پێتان ناخۆش نەبوو کە
زانکۆی سلێمانی گواسترایەوە ئەگەر کوڕێکم ببوایە و بیلیان پسەندمایە لە بەرچوی خۆم ڕەمیان کردای بەقی ئەوە ناخۆش بوو چۆن خۆشە جارێ عنی میلەت هەر ئەوە نییە تفەنگ و دەمانچە و بێنە ئالەتی جاری حیپیاڵێن کە بە عەرەبی ئەوانە بەکاربێنی و بەرامبەرەکە و بکوژی بۆ ئێمە پێمان خۆش بۆ عەرەبێ بکوژین بە حەیاتی ئەگەر زۆریان لێ نەکردینایە نەمانە کوشتن بەڵام تەسیری زۆر هەبوو بۆ ناحی ڕۆشنبیری وڵاتەکەم یعنی هینە ناوی چیە زانکۆی سلەیمانی زۆر پیرۆزە زۆر بەڕێزە یعنی من بچم خۆڵی بەردەمی زانکۆکە کۆکەمەوانیە بەم پیرەتیە فەخری پێواکەم من ئەم کۆڵانی خۆمان لەو سەرەوە حتا ئەو سەر ئەی ماڵم لە ناخمە ئەممەنە کورد پەرستم ئەممەنە ڕۆڵەی کوردەکەم خۆش ئەوێ ئەگەر ئێستا بەعز بێتەوە لە بەر چاوی ئەویش پێی ئەڵێم بۆ ئەوی ڕەمیمکە خۆزگە ڕۆژێ لە ڕۆژان لەسەر کورد ئەکوشتا یعنی ئەوە نازان بەدەست خۆم نییە بەس ناچم لە خۆمەوە دروستکەم و خۆمی پێفش بەڵام هینە سیرەوەی تۆ هەموو هینی کوردایەتێتە بۆ بەڵام حیزبایەتی نەکردووە ئابەت بە حەیات باوکم نهێشت باوکمەی لەسەر خۆمە بەڵێ من باسی تۆکەم بەس تۆ خۆ دواتر هەر ئەوەی مەیکەن باوکم بیوتایە ئیتر مەدەل عمر تەطبیق مەکرد بەدیخان تۆ باسی سیاست و شتیوام زۆر لێمە پرسەوەمانە ئەلی نازانم باشە بەڵام شتی زۆر هەیە باسی هەندێک شتی تری بە حیزبی باسوانە هەیە لێ دەپرسم چونکەوە زۆر دژایەتی حیزبی باستان کردووە بەڵام شتێکی تر کە حەزەکەم بیژێڕیتەوە وەختی خۆی کە بارزانیەکان هاتن خوازبێنی نازدار خان لە یەکی سەرەتاییەوە تا یەکی متەوەستە ئەو چووە متەوەستە مەلا مستەفای بەرزانی گیانمان بۆ هاتەوانە وەڵا چووە ماڵی حەماغا هەموو سڕ و سوالکەر بووین ماڵی ئێمە نەهات چووە ماڵی حەماغا کە نازاری دی ئەمەنە جوان بوو ئەممەگە قژ زەردێکی پێستێکی سپی جوانی و پەمەی و ئەمانە ئیتر یەکسەر مەلا مستەفا حەزی لێ کرد بوو بۆ کوڕەکەی خۆی وەڵا بۆ خۆی نازاریان موافقەتیان کرێت چون پیاوێکی قورسە مەلا مستەفا خۆ کەم نەبوو ئەزانیم شاری سلەیمانی هەموو شوێنی کەوتن بە چەپڵە ڕێزان و ئەمە منیش لە ئامادەی سلەیمانی کچان بووم لە یەکی متەوەسە بووم لە خۆشییان نانازار لەگەڵم و هەموو ڕۆژێ من ئەچوون بە شوێنە هەتا سیارەیان هەبوو ئەیان بردین بۆ مەکتەبەکەمان مەکتەبی سەدیقەیان پێ و لە خوارەوە لای ئامادەی سلەیمانی کوڕان بوو دایکی ئەیوو لەگەڵ بەدیعە نەبێ لەگەڵ خیری زنگە ناڕووی بەڕێە کە سیارە لێ نەبووە عەرەبانی دوو ئەسپیمانەگەرد پارەکەشی دایکی نازدارخان ئەیە ئیتر بۆ خۆمان قنج و قی لە ناو عەرەبانەوەمان نەزانی لە ناو مارسیدس و توزانم ئەم شتە کەشخانەی کە ئێستا هەیە هەتا مەکتەب ئەی بردین لەو سەری شۆهاتەوە بە دوامان نەئێ ناینەوانە ماڵمان نزیک بوو یعنی ئەم کۆڵانە ئێمە بووین کۆڵانی ئەو دیوتر لای بەرامبەر بڵێم چی نازانم جادەی چی پێڵێن بۆ ئەوێ ماڵمان نزیک ئێستا ئەو خانۆ کەشخە جوانەیان کرد بە جێگەی وەستانی ئۆتۆمبیلی کرێ حەیف ئەبوایە بیان کردایە بە شتێک جێنەزرگەی خۆیان بواە کە پیاوێکی بەڕێز بوو حەمەی ئەو ڕەحماناغایان پێ و حتا باوکیشم لە دوکانی ئەوان نابوو بەکرێ ئەیوو بە 3 مانگ 4 مانگ هەر ئەیان ناردە سەرمان هەرەمان و پێمان نییە ئیتر دوایی کە بردیان پەیوەندیتان مایان نەما پەیوەندیتان نەما تاوە چییە لە هی نابوو نازانم هەر ڕۆشتن بۆ چه وڵاتیە بۆ کوێ بووە بەخوا من 1 هەفتە بۆی گریام ئیتر ڕسمێکی یامیەوتی بە یەکەوە لە سنفی 6 ئیبتیدایی چوین بۆ لای تۆفیقی مسەوەر لەوێ هەردووکمان ڕسممان کرد بۆ بەکەلۆری ئیتر ئەو ڕسمە زوو دەریێن و سەیریەکەم و هینیەکەم زۆر بەڕێز بوو زۆر جوان بوو زۆر حەیفێنیتر ژیان چییە؟ باشە ئەگەر باسی ساڵی هەشتاکان بینەوە بۆ ئەو سەردەما دامەزاندنی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی ئەمە چۆن حیزبی بەعز بڕیاریدا ئەمە بکرێتەوە چێ کاریگەری هەبوو چۆن کرا فڕۆفێڵی خۆمان هەموو هونەرمەندان هەستان کەوتینە یەکتری وتمان
ئەوان هاتن ئەیانویست مەسەن چالاکیەکەن بۆ مناسبەکانیان ئەم چالاکیە ئەم مەکتەب و ئەو مەکتەب و ئەو مەکتەب تەلەبە هەبوو ئەگریایی و باوکمەم کوژێ و ئەوەی و کێ ئەم کوژی و کێ یعنی دەستیان نەئەکەو ئەوەی ئەوان ئەیانویست دەستیان نەئەکەو یعنی تەلەبەیەکی جوان بواە باڵا بەرز بواە جلی جوانی لە بەرا بواە خۆشی توانای هوەری هەبواە نییە دەستیان نەئەکە وەڵا هەستان کۆمەڵی هونەرمەندیان کۆ کردەوە خۆیان بەعسیەکان وتیان ئێمە معهەدی فنونی جەمیلەتان بوو نەیانەوە پەیمانگا و شتی وا بە عەرەبی معهەدی فنونی جەمیلە ئەکەینەوە بەشی شانۆی تیابێ یان زانی هەموو ڕاقیسەین ئەگەر لە شانۆ بین ئەچین دەڵەباتی ئەوان تەحقیقەکەی وەڵا کردیان لە خۆشیە خەبەرمان پێگەی وتیان خۆتان حازرکەن معهەدی فنونی جەمیلە وەڵام من و 4 کەسی ناوەکانم داناوە 4 مامۆستایەکی لە تەشکیلیەکی لە مۆسیقایەکی لە مەسرح دوان لە تەشکیلی و یەکێ لە مەسرح وتیان بچن ئیعلان بکەن کەوا ئێمە معهەدی فنونی جەمیلە ئەکەینەوە و تەلەبەی بەتوانە لەم 4 بوارەدا ئیتر کە چوین و کردمانەوە و لە خۆشیە وەمانزانی ئەکەوتوینە 100 لە نەتەوە نەمانزانی قڕمان بۆ خۆمان گرتەوە وەڵا لەکوێدایان نین لە هینە مەکتەبی دڵدار ئەوسا ئێرە ئەخیری شار بوو ئەو ناوە ئیتر هەموویە تا چاو بڕێ کردایە ئێرە هەوارە بەرزەیە حتا چاو بڕی کردایە خانوو نەبوو خانومان هیچ نەبوو ئەمانە سەیرەکەم وردە وردە بەعسیەکان ئەهاتن وردە ئەهاتن وەڵا کەوتنە هاتنی بەعسی و ئەمانە و دەیتە لە بە وەرگرن و دەی وابکەن و وابکەن ئێمە جێگەمان نەبوو لە مەکتەبی گۆیژەی ئەگەر بیرێ بێ گۆیژەی کوڕان هەبوو لە ناو بازار لەوێ مقابلەی 15 تەلەبەمان کرد بەشی تەشکیلی و بەشی مەسرحیان کردەوە بەشی مەسرحەکەیان بەڕاقی سەوشە دەزانی ویان زانی هەموو ڕۆژەیە چین جەرد و چەقەنە لێین بۆ ئەوان فەخرمان پێوە بکەن باسیەکان وڵی تر فترەیەک ماینەوانێ وڵا کوڕێکیان لەبەر دەرگاکەی قاچی هەڵهێنایە و بێتە سەر قادرمەید و هەموو کوشتیان باسیەکان کوشتیان بۆ کوشتان کوڕێکی هینی شارە زوریش بوو یا کوڕێکی مودەب وەڵا وتیان ئێوە هینتان کردووە لەسەر جادەکە بەشەر ئەیوێرا بێتە سەر و شەستیە ئاباد هەتا چاو بڕی کردایە شەستی چۆلەکەشی نە ئەوێرا بچێتە ئەوێ وتیان ئێوە کوشتوتانە هات سەقافەی قەومیمان پێ بڵێتەوە سەقافەی قەومی عەرەبی وەڵا ئەوانیش نازانم عەرەب بوو کوژرا ئەو عەرەبە ئەوە عەرەبە ئەوەی سەر جادەکە لەوێ بە هین سیاری خۆیان ئەیان هێنا لەسەر جادەکە دایانە لەوێ دەرگا هەبوو هاتە ژوورەوە بەعسی بوو بەعسی تەبعان بەعسی بوو وەڵا بۆس بەینە کوڕێکی گەنجی جوانی شارە زووری خۆمان قاچی هەڵهێنایەوە بۆ قادرمەکە بێتە ژوورە و کوشتیان لەسەر ئەو کابرا لەسەر ئەو عەرەبە بۆچی کوشتیان کە خۆی ئێمە نیان کوشتووە کەس نەبوو داماوەنە ئیتر ئەوە حاڵمان بوو هەتاکو فترەیەکی زۆر هەتاکو نازانم ئەو کاتە کەچ زۆر بەشداریەکرد لە بڵین چالاکی مەسرحی و شانەوە باڵێ میهرەجان لە تا میهرەجانی قوتریمان دروست کرد سەرانسەری هەرچی تیپی ئەهلیش هەبوو بۆی هەبوو لە میهرەجانە ئینتاج تەقدیم کە وای لێ هات بوو ئەم شارە یعنی نازانی چەند دڵخۆش بوو بەو هونەرێکە ئەو عالەمە ئەمەنە خۆشەویستیان دەست خۆش بێ پشوێگەین و حەزەکەی دوایی درێژە بە قسەکانمانین ئینشاڵڵا دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەینەگە خات و بەدی عدارتاش مامۆسان و قەرەداخی ئەیود زۆر جار بەدی دارتاش یارمەتی ئێمەیەدا بە تایبەتی کە چوین بۆ سەیران و ئەوانە کلیپمان دروست دەکرد بە بیانووی سەیرانەوە چوین مەسە هونەرمەندەکانی وەکو ڕەحمەتی حەمەقتووانە ئەرێ وەڵا ئەو فلیمای هین بووکی کوردستان ئەوە هین لەگەڵ مامۆستاکەمە ئوستاد جەعفەر عەلی بردمی بۆ شارە زۆر هات زیڕەم کرد مامۆستا با بگەڕێنەوتی بۆ تم ئێستا ئەمان کوشن
وتی چی ئەمان گوتم ئەو عەرزەی کە تۆ منە بەیتە سەری پڕە لە ئەلغام بەخوا بمکوژی نایەمە ئەو عەرزە بگەڕێم وەختی نێرگز بوو شێتی نێرگزەکان بوو ئەیوب با دووسێ چەپک نێرگز بەرینەوە زۆر ئەی چی ئەو فیلمە مەچی عەبدوڵڵا هینی کرد بە ڕەحمەت بێ هەزار ڕەحمەتی لێبێ ئەو پیاوە زۆر زۆر هونەرمەند بوو زۆر دڵسۆزی هونەر بوو زۆر حەزیە کرد خزمەتی هونەری و ڕەسەنی کوردی بکات یعنی حتا کۆمەڵێ ئەوەیە چیرۆگەهان لە تەلەڤیزیۆن هەیە ئەو چیرۆکە جوانانە ئەو وەڵڵاهی ئێستا ئەو چیرۆکە ناکەن نازانن ئەوەی ئەوان ئەیان کرد ئیتر بەڵام ئەیوو لە دەرگاوە دەرم کەن لە پەنجەرەوە چمە ژوورەوە دەنگیایەوە ئەو فیلمە ئەرێوەڵا بردی هەموو ئەوروپای گەڕا ماشەڵڵا هەزار ڕەحمەتی لێبێ وەڵڵا هەموو ئەوروپای گەڕا زۆر جار باسیەوە کرێت کە مامۆستاکان بە تایبەتی و قوتابیانیش ڕوبەڕووی باسیەکان نەبوونەوە بەڵام هەندێک جار بە زۆر بانگیانەکردن بۆ کۆبوونەوەکان ئێوە لەو کۆبوونەوانەیە باسی چیتان نەکرد چۆن خۆتان ڕزگارە کرد لە دەستیان یەک کەڕەت کۆبوونەوەیەک ئێمەیان هەموو مامۆستاکانی بەشەکەمان بەشی شانۆ نازام ئەخبار کرابووین چی بردیانین بۆ مناظەمەیەک لەسەر گردەکە نازام ئەو گردەی خوارەوە لەو مناظەمەیە دایانین ئاوە بە ئاڵقا من مامۆستا ئەحمە سالارم لاوە بوو وەڵا هینی کرد باسی بۆ کردین وتی ئێوە ئینسانێکی موسەقەفە ئەزانین فەنان یعنی هینیان هەیە ڕۆشنبیر بن بە هەموو ژیان بە هەموو شێوەیەک نەک جیهەتێکی معەیەن بگرن لەبەرەوە ئێمە فەخر بە ئێوە ئەکەین زۆر کەوتە سەر و هینمان ئێمەش چۆن دانیشت بووین هەموو ئاواز چاومان لە عەرزەکە چاوێکمان بڕی بۆ عەرزەکە بۆ دار و بەر بجوڵایەتەوە ئێمە ئەمانوێرە هەناسەکەش گوێمان هەموو گوێمان لە هەناسە یەکتری بوو وەڵا ئەخیرە نوتی ئێستا من دەمێکە قسە ئەەکەم حەزەکەم گوێم لە ئێوە بێت تەئکیدم لە 100,000 کە هەمووتان قەنەعەتتان هێنا و هەمووش ئەبن بە باسی خوا نەخواستە بڵێ یەکێک هەبێ لەم قسانەی من تێ نەگەیشت بێ ئەگەر هەیە بۆی دووبارەکەمەوە با 10 ساڵ بڕێ هەر هەموومان دەستمان وتی نەعەلە ئەبووکم ئومکم چی ئابا و ئەژدە هێناینە دەرە و هینەکانی کلیل و ملیلی پێبوو فڕێیایە سەر مێزەکە و وتی خۆ ئێوە دەماخسزی وەکو کورد نەبووە لە کوڕێ کاز نەبوو یعنی بەو شێوەیە بەو شێوە مەعامەلیانەکرد دەوەرە بوێرە مەسرحەیە هەڵبژێرە و بوێرە باسی کوردایەتی تیابێ نەمانوێرە بە عەرەبیەمان کرد مەسرحی بەدیاخان زۆر جار باسی شیاغ جەعفەرەکەن شیاغ جەعفەر بەرزنجی ئەویش بەشدارە بوو لەو کۆبوونەوانە ئەوەی کە محافظ بەڵێ مەحافظ ئاگری تێبەر بۆچی حەزەکەم باسی کە ئێمە شتێکی مێژوویە ینی تۆ لەو کۆبوونەوانەیە مەسەلەن بڕوە لەوەی کە چوینە بەردەمی چوار کوڕە گەنجە هینەکە تورەکە کە بە سەریانەکرا یەکێکیان محامی بوو خۆ باشە بەزەوە چۆن بوو جا تۆ بازنام باسیەوەکەی حەزەکەم لەگەڵ ئەوە لە هین لەبەر دەرگای مەکتەبی نازم ئەو بەرمەڵبەند مەکتەبێکە بوو لە چاڵایەکە مەکتەبی نازام چیان پێ ئەو بەخوا من ناوم بیرەچێتەوە لەبەر دەرگای ئەوانە پیاوێکی باسی کوژراوە من ئێستا بەردەرگاکەم سەوب کوژن من توزانم کێیە وەڵا ئەوە کوژراوە دوایەوە لیانە پرسن و ئەیان بن و ئەیان هێن و ئەمانە کێبوو کە هات کوشتی نازانی کێبوو ئەمەگە ئەزانی گوێمان لە تەقە بوو کە ڕامان کردە دەرەوە پیاوێکەوتووە مردووە وەڵا ئیتر دوای ئەوە پاش هەفتەیەکی پێچوو تەلەفۆنیان کردبوو بۆ قەیس کامل فەرحان قەیس مدیری مەعهەدی خۆمان عەرەب بوو بەس لەبەر ئەوەی تەعزیبی بن و سلەیمانی بیکوژێ مەشهور بوو سلەیمانی عەرەبە کوژێ ئەوەیان بۆیە ناردەبوو بیکوژن لە سلەیمانی بەس پیاوێکی خراپ دەبوو بەڵام تەئیدی بەعسیە کرد لە ترسا چۆن نەیوێرە وەڵا کە ئەچن ئەڵێ کێ و ئەوە ئەڵێ هەستن ڕیز بن وەڵا ڕیزە بن نۆ مامۆستا لە مەکتەبە بێ
جاوە ئەو قسەی و پیاوماتەوە بەبیر وتی نۆ مامۆستا بوو وتی ئەوەی ناوەڕاستیان ئەی بژێرێ لەم سەرەوە خۆیە بێ بە نۆ لەو سەریشۆ ئەی بژێرە نۆ هەمینە بێ ئەڵێ قۆڕ سەر بەخوا من یەکەم کەس ئەبم کە فتمەکەن هەموو ئەکەونە پێکەن ئەڵێەوە بە ئێمە پێکەنن ئەڵێ نەبەخوا ئەم پیاوە خەریب و بکەوێ ئیتر ئێمەش پێکەنینمان ئەوان هینیان لێکەنەڵێ ئەم نۆیە هەر نۆتان ئەکوژین ئەگەر ئێوە قسە نەکەن قسەشیان نەکرد و نەشیان کوشتن شکر داوایان کرد بە عسیەکان ئێستا ئەوە نییە کە مەقڕی ئەوانی تایە ئەو مەقڕی کە وەختی خۆی بەعسیەکانی تیا بوو لای هین باخی گشتیەوە لە خوار ئەوە ئالەویە قاعیتی هەیە تەلەفۆنیان کردبوو بۆ مەکتەبەکان و بۆ دائیرەکان ڕوئەسای دائیرەکان و هەموو مامۆستاکان و مدیرەکان بێن بۆ ئەوێ ئیجتیماعیان هەیە هەنیە نەسائح هەیە پێتانەڵێن بۆ مەعهەدیش کاتی ئیزنبوون بوو من گەیشتمە لای دەرگاکە و فەڕاشەکە وتی سەد بادێ چییە وەرە ئوستاز قەیس ئەڵێ نەڕواتەوە بانگ دەکە منیش کە چوونتم چییە مامۆستا قەیس وتی وەڵڵا بە تایبەتی بۆ تۆ هینیان کرد تەلەفۆنتی هەموو بڕۆنەوە ئەو نەڕواتەوە بێ بۆ ئەوێ ئای قڕم بەسەر بەخوا ئەم جارە چییە ئەبێ بڕۆم کە ڕۆیشتم لەگەڵیان ئەوتم دا ئوستاز قەیس لەگەڵ تۆیەم بەخوا من ئەترسم وتی وەرە قەیچێکە وتی ئەڵێ سیارە نەهێنن ئێمە خۆمان سیارەم سواری پاسی ترێلەی درێژ دا نابوو لەبەر ئەو منەڵزەمەیە وەڵا ڕۆیشتین من چووی نەقاعەکە و سەیرەکەم بەڕیس ئەخر تۆ باسی شێخ جەعفەر مەحافظ بەڕێزی دانیشتە بوو لە ڕیزەکە سەری ئەمسەر چی قسە بە کورد وتراوە و بە ئێمە وتراوە و بێئەدەب کراین و ئەنواع و ئەشکال سوکایەتیمان پێکرا بۆ ئەو پیاوە جوڵایەوە بڵێ شتێک ئەبەدەن هەمووی قوبوڵ کردی عنی وتی ئەو وتی بە ئێمە وەڵا ئیتر دانیشتین و ئێمەش کابرا چاوە بڕێتە ناو چاوم کە قسەیەگە کاڵێ ئەوانی هەموو قسەکانی منی گێڕایەوە بۆ ناسەن بۆیان گێڕا بوو کە من چۆن قسە ئەڵێم بە بەعسوچی ئەڵێم وڵاوتم قڕم بەسەر بەخوا تازە لە دڵی خۆماتیا چووم تەواو وڵاوتی هەستن دەی بچن سواری پاسەکان بن کە مە چۆمتم بۆ لای مامۆستا قەیس زۆر پیاوی چاک بوو وتم مامۆستا بە قوربانێ بم با لەگەڵ تۆ بێم ناچمەنا ئەو پاسانە ئەترسم ئێستا بیبەن ئاخوا بۆ کۆ وتی نە وتی هێنا وەڵا هاتە دەرەوە وتی بەدی قیڕانی کابرا وتی ئەوە لەگەڵ قەیس چی ئەڵێ وتم ئەڵێم با لەگەڵ تۆ سوار بم وتی نانا وەرە لای من دەی وتم نانا ڕام کرد خۆم کرد بە پاسیەکە نەمێرا لەگەڵ ئەویشتم بم با بۆ شوێنێکی کە ئەوە حاڵ بوو خوا ئێمەی تیا بووین ئیتر وەڵا ڕۆشتین بۆ هین لەوێ وتیان دابەزین هەموو ئەو ماڵانە دەرگایان پێدا خستە بوون لەو مەکتەب لە چاڵایەکەی بەرامبەر مەڵبەندی ئێرە بۆ چاڵایەکە ئەن لەویا بوو کە چوین سەیرەکەین چوار کوڕی گەنج یەکێکیان محامی بوو خزمی خۆشمان هەر چواریان بەستە بوونەوانی و توورەکەیان لەسەر کردبوون قوڕیان بەستە بوون پیاوەکانیش هەموو منیش هەر خۆمە کرد بە بینی پیاوانە نەبینرێم و کە قیڕەیەکی کردوتی بەدیعا وی هەرچی یانم وەک شەقشاوەم زانی ئەڵێ وەرە تۆ ڕەمیانکە وتی تعالی بنت الكلب حەچی جنێوی سووکە بە دایکم و باوکمیە وەڵام منیش ئەلەرزم وەک چی هاتمە خواری یەکێک لەو هەموو ڕوئەسای دەوائیر خر من بۆ ناوم دەرکرد لە سلەیمانیە بەونەوە ئیتر هاتمە خوارەوە بە گردەکە وردەوتی بسرعە کردی بە هەراوتمە ئاڕۆیشتم ئەلەرزیم وەکچی وەمزانی ئەچم من ڕەمیان بکەم چوومە بەردەمی وتی بنت الكلب وتی ئیتر چی بەدەمیە هات پێی وتم منیش هەر ئاوا هیچ وەستاوم هەر سەیریەکەم هەرچی وتی دوایی وتم ئەبقا ئەڕۆح لۆ ئەبقا هەرەوەم کە وتی کەسری ڕگوبتت و تڵعی بەڕە من لێ بشکێنەوە بڕۆ دەرەوە هەر وەرگەڕامە وتی ئەرمی منیش وەمزانی ڕەمیەکە لە منەکە وتی ئەرمی و دانیشتمەوانە کە چاوم هەڵبڕی هەر چواریان کەوتن تەڵقەی ڕەحمە
پێڵێن تەڵقەی ڕەحمە خۆدەوەت بینی بە چاوی خۆم لەبەر دەمیان نابووم ئەو خستیان مەبەر دەمیان هاتن یەک لیژنەی عەرەب هاتن بردیانم بۆ هین ئەو ئوتێلە کەشخەکەی ئەو نیە لای بەرامبەر باخی گشتی بردیانم بۆ ئەوێ ئەتیرافێ بۆ ئەمریکا ئەو ئەم ئیقرارەی من ڕۆی هیچیشیان نەکرد چیان کرد وەڵا ئیتر منیش چاوم هەڵبڕی و ئەوانە وتی هەستە شەقی بۆ دایە نامەوە نەمهێشت بەرم کەوێ خێرە هەستام و ڕۆشتم ئەوسا گەنج بووم زۆریان ڕق لە من بوو خوا ئاگای لێتی خۆ ئێستا مەمنوع نییە بە حەیاتم لە هیچ حیزبەکان نەبوو و ناشبم حەزم لە حیزبایەتی نییە بەڵام بۆ مناڵێکی کوڕ ڕۆحم دەرەچی ئەمە نەمخۆشەوێ ئەمەە یعنی ئەو معاشەی کە وەریەگرم خوا چاکیان بۆ بکە باشە نیوەی کەشیان بڕی معاشەکەم بەقی فەڕاشێک نییە کە هینە معاش وەرەگرم خوا حەدم نییە بیڵێمەوە لە ڕووی تووە خوا گیان سێ چوار کوڕی تەلەبەی کولیەم هەیە هین کولیەی تۆبم هەیە ئەیان نەمێ بەس شتێکی کەمی جوزئی بۆ خۆمە هێڵمەوە بۆچیمە ئەمرم سبەینیان خەنە ئەو خاکەوانی دیارە زۆر شتەیە کە باسی کەین بەڕاستی ئێوە ئەم هەموو شتە ناخۆشان هەبووە بەڵام لەگەڵ مامۆستا ئەحمەد وانیشە جار بەجار شتی خۆشتان هەبوو لە پەیمانگا بە تایبەتی حەزەکەم باسی ئەو چیرۆکەم بۆ بژێڕیتەوە کە تۆ زۆر جددی بوویت و ئەویش تۆزێک ئەویست ئەوە بکە بۆچی بە مامۆستایەکی وتبوو لە دراوسێتیت بارەکەم بەس ئەوەی کە بەزەیی زۆر ئاهاتەوە زۆر عاتفیە مامۆستا ئەحمەد مەناعەتی نییە بە سعات بگری بۆ یەکێک یعنی زۆر پیاوێکی نمونەیی شەریفی محتەرەمی عائیلەیەکی بەرز ناودار یعنی مامۆستا ئەحمەد نازان باسی چی بکەم چونکە عمرێکم لەگەڵ سەرف کردووە کە چوینە ئەکادمی بە یەکەوە 4 ساڵ هاتینەوە هەر لێرە هاتە 4-5 ساڵ لە معهد من سەرۆک بەش بووم ئیتر هەر نەیانەگۆڕیم تووڕە ئەبووم ئەمردم بەدە نەمەتوانی عەزابیان بەم و قسە بکەم بەڵامەڵێ زۆر تااقەتی دەوام وشتی کەمتر هەبووە دوو زایع بن دویانی چیمە من ئەمە ژوورێکە ئەوە ژوورێکە من لێرە دەرسم هەبوو سەوتمەوتەوە ئەو تاریخیەوتەوە ڕقی دنیا لە تاریخ بوو ئیتر ڕۆژێکیان سەیرەکەم بەبەر دەرگاکەی کە ئەم ژوورەی من لێم قساکەم و بۆیان شەرحەکەم خشەیەگە بێ لە پڕ ئەوە تەواو دەسم پێ کردەوە شەرحمە کرد خشەیەکی کابوو دوایوتم ئەم هەموو خشە چییە بە بژێر دەرگاکە هەر کردمەوتی وەڵڵاهی لە قافە گیرەین ئەو چیە مامۆستا خوا نەخواستە هیچ بووە تی ناوەڵڵا تااقەتم نییەک دادەگیان تۆ واز ناهێنی دەوازمان لێ بێ ئەیتر وتم خوا نەخواستە هیچم بوو نەخۆشی چیت ئەوانە تی وەڵڵاهی یەکەیەکە هەڵسان شێلایەنم بەس نەرم نەبووم ئەمەیە بڕۆم تۆزەی سا تەلەبەکان شێلا بووە لەسەر میستە بەمانداناوە تەمسیلی لێسەرکەین دانیش لەویا وەرن دەی لەوێوە دەستی پێ کرد هەموو ئەیان شێلە ئەمەنگە بەناز بوو ئیتر وەڵا یعنی پیاوێکە بە معنای کەلیمە جێ ڕێز و تەقدیرە من چوم لێرە و بۆ هەولێر یەک هەفتە لەوێ بووم بەس بەیەکەوە گەزیزەشم لەگەڵ بوو لە ئوتێلا بووین لەگەڵ کوڕەکانی خەڵقی سلەیمانی لەوێ موسەسلەیەکی زۆر گەورەی کرد و دەوری پێبینم ئیتر هەر هیچ بیوتە بمرە ئەمردم چونکە پیاوێکی بەڕێز بوو مامۆستا لەسەر یەکێتی هونەرمەندانی کوردستان تۆ مامۆستا ئەنوەر قەرەداخی و کاک ئەحمەد سالار و ئەمانە بەشداریتان نەکرد بۆچی نەچوون یعنی کە وەختەی کە کاک فەرەدون داتاش و ئەوان یەکێتی هونەرمەندانیان دروست کرد لەوێ بووی بەڵام ئێوە چالاک نەبوون تایە نەیانهێشت وەڵام من هینم بەدەستەوە بوو پارەی یەکێ هونەرمەندان پارەیەکی لێشاوی زۆرم بووە خەڵکەی دوای لاپەڕی ناڵێ من باسی هەشتاکان نەکەم سەرەتای هەشتاکان ئەو کاتێک کە
مامۆستا فەرەدوندار تا شوان سەرۆکی و یەکێتی هونەرمەندان من لەوێ پێشەوەی بگیری من نەچوومە یەکێتی هونەرمەندان بۆچی نەچووی فترەیەکی زۆر نەچووم شتم ئەبیست و نازانم باش حەزم لێ ناکرد لەبەرەوەی حیزبی بوو یا لەبەرچی بوو وەڵا حیزبی نەبوو بە حەیەتی یەکێتی حیزبی نەبووە یەکێتی هونەرمەندان قەت حیزبی نەبووە یارمەتیشیان ئەیان خوا هەڵناگرێ ئینسان ئەیکەواتە بۆچی نەچووی بۆچی بەشداری نەکرد نازانم من مەشغوڵ بووم زۆر لە مەعهەد چونکە سەرۆک بەش بووم هەرچی کێشەی ئەو قیسمە هەمووی ئەگەڕایە بۆ لای من ئیتر حەزمە کرد خزمەتی مەعهەدەکە بکەم باشترە لەوەی بچم لەوێ دانیشم شت بخۆم و قسەی زل بکەم لەبەرەوە خۆم کوشت بۆ ئێوارە نەبووە باوکم ئیهانەم نەکە ئێوارە نەبووە توێتی ئێستا مستحەقی دەرگا لێ نەکرێتەوە دەرگا داخی بە یەک نقطە ئەم گرت ئەموو کاکە یان پێمانەوە کاکە تو ئەو خوایە ویژدانی تۆ قبوڵەکە کچێکی گەنج لەگەڵ کوڕێکی گەنجە لە مەعهەد بەجێ بێڵم بخۆم بڕۆمە دەرەوە بڕۆم بۆ کۆم بوێ بڕۆم ئەی باشە ئەو کچە و ئەو کوڕە ناکەونە غەڵەتەوە ئیتر بەوە ئەم گرت مامۆستای مۆسیقا بە قوربانی من زۆرم خۆشەوێ لەگەڵ ئەوە بانیان کردین بۆ مەڵبەن وتیان هەردووکتان بە یەکەوە ڕەمیەکەین ئەگەر بێت و بۆ ئەم هینای چالە ئەم یادکردنەوەی وابزانام سەدام حوسێن لەدایک بوو مەڵبەند مەبەستت بارەگای حیزبی بەعز بووە بەڵێ مەڵبەند ینی ئەوێ ئەو شوێنەکەی ئەوان هی حیزبی بەعز یعنی هینیان کردین وتی ئەبێ بە هەردووکتان من و صلاح ڕەوف من و صلاح ڕەوف یعنی بانیان کردین وتی ئەتان کوژین ئەتانگرین چونکە صلاح زۆر قسەیە کرد شەوێکیان سەدام دەرکەوت بە جلی کوردیەوە گوێم لێ بوو من لە لای بووم بچم بۆ لای مدیری مەعهەد کەچی وتی مەرحەبا شلۆنەکە ومان نازانم چی وتی ئەنتو ما قدرتوا تلبسونا ملابسكم احنا لبسناكم شروالنا ئەویشتی دوول لە ڕێ جنێوێکی پێ عەلا کولین کێوای بە مامۆستا ئەمە سەلاح بە مدیرەکەمانی وتی ئێوە نەتانتوانی عەگال بە ئێمە ببەستن ئێمە شەڕواڵمان لە پێی ئەو شەوە سەدام دەرکەوت بە شەڕواڵ و جلی کوردیە و بۆ شاخ و داقەکان لەوێ بوو ئیتر ئەویش جنێوێکی پیا و قسەی پێوت و وتی آخر من ناستان هەڵەگرم بۆیە ئەوێرن قسە بکەن ئەگەر پیاوی بڕۆ لە مەڵبەند قسە بکەوت و ئەمانە یعنی زۆر عیلاقەمان لە بینیانە هەبوو قسەمانە کرد لیانە نەئاگرتین باش بوو کوڕە هەزار و یەک باشە دوا پرسیارم ئەو کاتەی کۆڕەوەکە بوو یاخود لە ڕاپەڕینە ئەو ئەرشیف و شتانەی پەیمانگا پارێزران یاخود هەندێکی فەرهود کرا ئازایەتی من بوو بەس من زۆر ترسنۆکم بەس بۆ ئەوە چوومەوە بۆ مەعهەدوتم ئەگەر کوژراوم نایەڵم ئەو ئەرشیف و هینەی مەعهەد بفەوتێ کوڕم بان کرد لە ماڵەکە آخر ئێمە لە بینی ماڵین ئەو مەعهەد نازانم بینی وتەدیان لە پشتی مەڵبەندی هینە یەکێتیەکانەوە وتم ئەچم ئەوە سجلی قەید خۆم بەم ڕۆژگارە تەلەفۆنم بۆ ئەکەن تازەن ئەمان کوڕە مامۆستا سەیری سجلەکانەکەین خەریکین شێدەم تۆ خوا وەرە سەرێکمان لێبە تۆ نا بە دوو قەڵەمی ئەم سجلە ئەو باوکمەی و بەو خوایە لە مدیری هین ئەچی ئەوەی تەسکەرە دروستەکە تەجنی و مەجنی ئەدێ ئەم سجلە زلانە بە بندەسمەوە بە پازە ڕۆژمەوە بە دوو پاز ئەگەیشت هەموو ڕۆژێت بردووە هێناوە برد ئەم برد و ئەم هێنایەوە نە هەتا تەواو هەموو با دوو قەڵەمی نەبێ دوو مەرەکەبی نەبێ پیس نەبێ ئای چیم کرد ئەوەی من کردومە بە 20 کەس نەکراوە باشە دووتم دوا پرسیار بەڵام ئەمە دوا پرسیار بێ سێ حیزبی کوردی داوایان لە تۆ کرد کە ببی بە بربژێر بۆ پەرلەمان نەچوم کێ بنەوە حیزبانە ئەوەی سەرگردەکە چی پێڵێن ئەستا باسی یەکێکیان گۆڕان زۆر زۆریان لێ کردم باشە چیتر حیزبەکەی تر چێ بوو حیزبەکانی تر چێ بوو یەکێتی چێتریش نازانم بیرم نەماوە کەواتە بەڵام زۆر گۆڕان زۆریان لێ کردم
ڕازی نەبووی وتم ناچمە مستەحیلە نانە پارەم ناوێ پارەم بۆ چییە باشە بۆ پارە بێ بچی ئەگەر شتێکت هەبێت لە دوایی ئەم ینی لە دوای ئەگەر شتێکە بێ بڵێ خۆشەویستی و سپاستم زۆرم هەیە بۆ بەڕێستان لە پێش هەمووی کە برای گەورەی هەمووانی هی ئەوان من لە تۆ گەورەترم یەخوا ئەمرێ درێژ بێ یەخوا خوا و پێغەمبەر بەختەوەربی مەدەل عومەر دوعام زۆر قبوڵ زۆر ئیسلامم زۆر تا نیوە شەو من نوێژەکەم قورئان خوێنم ئەوە 3-4 قورئانم هەیە ئەوە لە ترسی خوا نەخواز مردنە یا هەر قەناعەتت پێیەتی لە ترسی خوا لە ترسی خوا ترسم چونکە سوێنتان بۆ ئەخۆم ئەوە تێی من عمرم وا نزیکی هێشتام بە ذاتی خوا مخالەفەی یەک قەڵەم چییە بۆ لەو مەعهەدە هاتمە دەرەوە قەڵەمیە دەفتەریە وەرەقەیەکم پێ بوو شتێکم هەبوو ئەم بردەوە بۆ مەعهەد من هی خۆم ماوە بەوان دەزانی ئەوەش وەسیەتم کردووە لە هەموو چاو پێکەوتنی وتومە بەس ئەو مەکتەبەیەم هەیە بیپارێزن زۆری کتێبی باش و بە نرخی تایە پیرۆز بێ بە مەعهەدی فنونی جەمیلە خۆشم هەموویان گرتنیان ئازابەیە زۆر قەدریان گرتووم زۆر خۆشیان ویستوم منیش خزمەکاری هەر هەمویانم هیوادارین تەمەند درێژ و لە ساغ بیت و سپاس دەکەین بۆ زەحمەتێک کە کێشاوتە زۆر سپاس ئەوانی زۆر ماندوو بوون چاویان ماجەکەم ئەمرتان درێژ بێ سپاس دەکەین هەردژیت و تەمەند درێژ بی ئینشاءڵڵا لەگەڵ ئێوە بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوەیەتی کۆتایی بەرنامەی ئەم جارەمان کە لەگەڵ خاتوو بەدیعادار توش بوو پێکەوە پرۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین کە لەگەڵ کەسایەتیەکی دیکەی و بەخواتان نەسپێرم. بابانەکان بۆچی چوونە هەڵەبجە ماڵی ئێوە بۆ پەڕیونەتە هەڵەبجە حامی بەگ هەر لە کۆنەوە کە لە هەڵەبجە بوو سەر بە حکوومەتی عێراق سەید قەزاز پەیوەندی چییە بە هەڵەبجەوە پرسی بوو کاک عەبدوڵڵاوە بۆچی وازل لێ هێناوە وتبووی ئەتانەوێ بمرم و دوایی بڵێن لە دڵی میلەتە 1925 هەڵەبجە ناوی هەڵەبجە نەبووە بە ئەڵەبجە ناون هەڵەبجە قەیسەری حامی بەگە بوو لە هەڵەبجە دوو نارەکان هەموو جوولەکە بوون هەر بە جوولەکەی ئیمزاکە شێخ ئەحمەدی بارزانیان لە حکم بەررا لە پاشا ڕێرا مەلا مستەفا بگەڕێتەوە حەبسە سیاسیەکانیان بەررا